بەپێی دەیان بەڵگەنامە کە دەست دەنگی ئەمریکا کەوتووە 6 کەس بە تۆمەتی ناردنەدەرەوە و دیارنەمانی 980 میلیۆن دۆلارەکەی سلەیمانی دۆسییان لەسەر کراوەتەوە لە دادگا. ئەو 6 کەسە لە چەند شوێنێکی شاری سلەیمانی کە بە ناوی ترەیدەر سەنتەر و سلێمانی مۆنی و مەکتەبی فیردەوس بە ئیجازەی نووسینگەی ئاڵوگۆڕی دراو بە نایاسایی مامەڵەی حەواڵە و بۆرسە و ئەنجامدانی خزمەتگوزاری ئەلکترۆنیان کردهبوو. بۆرسە بە حسابی خۆیان پارێکی زۆرە، دیارە پارەکان زۆرن بۆی کە لە پەڕاوەکە هەیە. خەڵک پارێکی زۆری دانا و بە حسابی ئەوەی کە بۆرسەیە و بۆیان ئەکرێتە حساباتەوە، بەڵام پارەکانیان دیار نەماوە. ئەلف موسڵاوی لە سەرەتادا مۆڵەتی نووسینگەی گۆڕینەوەی ئاڵوگۆڕی دراوی وەرگرت بوو. پاش 2 ساڵ مۆڵەتەکەی بەسەرچوو. بەپێی نووسراوێکی پۆلیسی ڕزگاری کە وێنەیەکی لای دەنگی ئەمریکایە ئاماژە بەوە دەکەن کە ئەلف موسڵاوی مۆڵەتەکەی بەسەرچووە و بە تەنها مۆڵەتی ئاڵوگۆڕی دراوی هەبووە، نەک مۆڵەتی حەواڵە و بۆرسە. بەپێی بەڵگەنامەکان و ئەم نووسراوە بێت ئەلف موسڵاوی چەند جارێک کاری نایاسایی کردووە. جاری یەکەمیان بە مۆڵەتی نووسینگەی ئاڵوگۆڕی دراو کاری حەواڵە و بۆرسە و خزمەتگوزاری ئەلکترۆنی کردووە و جاری دووەمیش بە مۆڵەتێکی بەسەرچوو چەند شوێنێکی جیاوازی بۆ ئەو کارانە کردوێتەوە. ئاسایش دەڵێت ئەو 6 کەسە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە مۆڵەتی نووسینگەی حەواڵەیان هەبووە، بەڵام مۆڵەتی بۆرسەیان نەبووە، بۆیە سەرەتا دەستگیریان کردوون. خۆیان 6 کەس بوون کاوە دەستگیرکران ئەمانە ئیشی ئەو ئیشیانە کرد، مۆڵەتی بۆرسەیان نەبوو. ئێمە ڕێگەمان پێیان، بەڵام ئەوان ئاڵوگۆڕی دراویان پێ کرد، ینی لە دەوڵەتیان وەرگرت بە حکوومەتیان وەرگرت بوو مۆڵەتەکە، مۆڵەتی حەواڵەی پارە بوو. بەڵام بەپێی بەڵگەنامەکان و هەروەها وتەی بانکی ناوەندی هەرێم کە بەپێی یاسا لایەنی پەیوەندیدارە بە مۆڵەتدان بەکاری حەواڵەکردن دەڵێت لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا ئەم ساتە مۆڵەتیان نەداوەتە هیچ شوێنێک بۆ حەواڵەکردن لە کوردستاندا. بەنسبە مۆڵەتی حەواڵە و بۆرسەوە هەتا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان مۆڵەتی حەواڵە و بۆرسەمان نەیەوە بە هیچ کۆمپانیای. سەبارەت بەو دوو کۆمپانیای کە باسی کردو ترەیدەر سەنتەر و سلێمانی مۆنی، ئەوە مۆڵەتی ئاڵوگۆڕی دراویان هەیە، بەڵام مۆڵەتی حەواڵە و بۆرسیان نییە و کە ئەو کاریان کردو ئێمە ئاگامان لێ نیە. نووسینگەی فردەوسیش کە ئەو کاری کردەوە بە نایاسایی کردوێتی، ئێمە ئاگادار نەبووین لەو مۆزوعە. تا ئێستا هیچ تعلیماتێک و هینێکی تازە قانونێکی تازە دەرنەچوە، تعلیماتمان نییە لە هەرێمی کوردستانەوە. ئاڵوگۆڕی درا تعلیماتی خۆی هەیە بۆ ئەوەمان کردو کۆمپانیەکانمان دامەزرانەوە، بەس حەواڵە نیەتی. هەروەها بەپێی نووسراوێکی وەزارەتی دارایی کە یەکێکە لە بەڵگەکان و دەستدەنگی ئەمریکا کەوتووە، لە وەڵامی دادگادا پشڕاستی ئەوە دەکاتەوە کە ئەلف موسڵاوی و 5 هاوبەشەکەی بە نایاسایی کاریان کردبوو و لە کوردستاندا کاری بۆرسە ناکرێت. ئەلف موسڵاوی کەسی یەکەمی ئەو 6 کەسەیە. خەڵکی موسڵاو لە دوای 2000ەوە هاتۆتە سلەیمانی و سینونیش کەسی دووەمی ئەو 6 کەسەیە کە پێشتر پاسەوانی شەوانی یەکێک لە بانکەکانی سلەیمانی بووە و بە ڕۆژیشدا شۆفێری تایبەتی ئەلف موسڵاوی بووە، بەڵام پاش نزیک بوونەوەی لەگەڵ چەند بەرپرسێکدا توانیوێتی لەگەڵ ئەلف موسڵاوی ببێتە هاوبەش و مامەڵە بە 100 میلیۆن دۆلارەوە بکات. خۆی تیا بوو بڵێن لە سلێمانی دانیشتن هەمویان، خەڵکی سلێمانی بوون، تەنها دانەیەکیان نەبێ دەمێکە لە سلێمانیا لە خەڵکی مووسڵ و هاتووە سلێمانی دانیشت. کابراەک بوو سەرمایەدار بوو. لە راپۆرتی پێشووتردا دەنگی ئەمریکا ئاماژەی بە ناردنەدەرەوە و دیارنەمانی نزیکەی 1 ملیارد دۆلار لە سلەیمانی کرد. ئاسایش دەڵێت یەک دۆسییان هەبوو لای ئێمە، نردومانە بۆ پۆلیس و لای ئێمە نەماوە. ئەو دۆسیەی لای ئاسایش بوو، بەپێی ماددە 1124 ئەو 6 کەسە دەستگیر کرابوون کە بریتیە لە تاوانی ناردنەدەرەوەی پارە بە شێوازی نایاسایی و قاچاق. ئاسایش ڕایگەیان کە ماددەکەیان گۆڕاوە بۆیە نردویانە بۆ پۆلیس. لای ئێمە حاکم حالیکردن بۆ شورتا، ماددەکەی گۆڕی بە 456 حالیکردن بۆ شورتا، وازم لە شورتا لەوێ بە کەفالەت بەربوون. ئەتوانن خۆشتان تاقیب بکەن لە شورتا لەو شوێنی کە چوونەتەوێ. بەڵام پۆلیس دەڵێت ئەوە دوو دۆسی جیاوازن لەسەر ئەو 6 کەسە لای ئێمە و ئاسایش. ئەوەی ئاسایش وەک خۆی ماوە و مادەکەی نەگۆڕاوە و نازانرێت ئیجراعاتیان لەگەڵ کراوە یاخود نا لای ئەوانەوە. لێکۆڵینەوە لەو دۆسیا بەردەوام و مەراحلی چاچی بڕی و ڕەنگە ئەوەی کەما بێتەوە بەس بنێرێتە دادگا بە بڕیارێکی دادوەر. دۆسیەکی تر هەیە ئەوە لە ئاسایشە بە تەهریبی ئەم پارەکان بۆ دەرەوەی هەرێمی کوردستانەوە لە ئاسایش ماوەتەوەی لەلای ئێمە بابەتەکە 456 کە فێڵکردنە لە خەڵک. ئێمە ئاگاداری دۆسیەکەی ئاسایشین، ئایا بانک کراون لێژ بە کەفالەت بەربوون یا بانک نەکراون هێشتا، ئەوە تایبەتە بە ئاسایش خۆی و خۆیان نەخیتیاکەن. کاتێ پرسیاری ئەومان لە ئاسایشی سلەیمانی کرد چۆنە ماوەی 12 ساڵە ئەم 6 کەسە لە چەند نووسینگەیەکی جیاوازدا کاری نایاسایی دەکەن، بەڵام ئەوان وەک ئاسایش ئایا ڕێگەیان پێداون یاخود چۆنە نایانزانیوە، ئاسایش بەم شێوەیە وەڵامی داینەوە.
ئەلف موسڵاوی و پێنجاو بەشەکەی دوای ئەوەی بۆ ماوەی دەڕۆژ بە فەرمانی دادوەری ڕاگیران بە سپاردەی بڕێک پارە ئازاد کران لەو دۆسیەی لای پۆلیس بوو. بە پێی مادەی 456 6 تۆمەتباری تایە زۆری نایان بەربوونواتە کەس لە دۆسیەکان نەماوەتەوە سپاردەکانیان هەندێکیان 200 میلیۆنە تا 50 میلیۆنی تایە لێ کۆڵینەوە لەو دۆسیا بەردەوام و مەراحلی چاچی بڕیەوە. ئەگەرچی بە پێی بڕیاری دادگا ئەم سنتەر و شوێنانە بۆ ماوەیەک تا دوای لێکۆڵینەوەکان داخراون بەڵام لە شەقامە گشتی و شوێنە گشتیەکانی شاری سلەیمانیدا لەژێر هەمان ناو دەستیان کردوەوە بە هەمان مامەڵە و کارکردن. هەردووچیمان داخزووە بڕیاری دادوەر بە فەرمانی حاکمی تاقیقی ئاسایش دەرجیکران بە مادەی 1124. چ لە پشت ئەمانەوە بوو ئایا کەسی بەرپرسەیە لەم شارەیە خود لە وڵاتەیە کە لە پشت ئەمانەوە بێت؟ نازانم. واتە دیار نییە کە بەرپرسیان لە پشت نازانم. بەڵام هەندێک کە چوونەتە ئەوێ لەوانەیە پەرلەمانتاریش بوو بێت چوو بێتە ئەوێ ئەوی شەی کردبێ. بەتەنها ئەو 6 کەسە نەبوون کە لەم مامەڵە نایاساییەوە تێوەگلا بوون و ئەنجامیان داوە بەڵکو بەپێی بەڵگەنامەکان چەندین کەسی دیکە ئەم مامەڵەیان ئەنجام داوە. چاوەڕوان بن بەشی ئایندە زانیاری زیاتر دەخەینە ڕوو. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.